بینەرانی خۆشەویستی تلڤیزیۆنی کۆمەڵا سڵاوێکی گەرمتان پێشکەش بێت لە خزمەتاندام بۆ پێشکەشکردنی بەرنمەیەکی تر لە زانست و خەبات. ئەم بەرنمەیە هەروەکو باسمان کردووە باس لە مێژووی خەباتی بێبەشان و ژێردەستان لە شوێنە جۆراوجۆرەکانی گوێی زەوی دەکات و هەروەها لا نووسراوە و ڕێنێنیەکانی ڕێبەرانی ئەم جوڵانەوەی کەڵک وەردەگرێت و ئێمەش بە ئاماژە بە خاڵە گرنگەکانی ئەو خەبات و تێکۆشانە هەڵ دەدەین تاوتۆی بکەین و خاڵە وەرچەرخانەکانی باس بکەین تاوەکو ئەزمونێک بیخینە بەردەست ئێوەی خۆشەویست و ببێتە هێما و ڕێونیشاندەر بۆ خەبات و بەرخۆدانی کرێکاران و زەحمەتکێشانی ئێران و کوردستان. ئازیزان لەم بەرنامەم هەفتەیە زانست و خەباتە بابەتێکمان بۆ ئامادەکردوون لە نووسینی فردریک ئەنگلز لە ناونیشانی چینە کۆمەڵایەتیەکان پێویست و ناپێویست وەرگێڕانی بۆ کوردی گروپی وەرگێڕانی ڕۆژهەڵات ئەم بابەتەی کردوتە کوردیەوەکە لە سایتی ناوەندی کۆمۆنیش وەرمانگرتووە. هیوادارین کە تا کۆتایی ئەم بەرنامەیەش لەگەڵمان بن. چینە کۆمەڵایەتیەکان پێویست و ناپێویست. ئەم پرسە زۆرجار پرسیاری لێوەکراوە کە چینەکانی ناو کۆمەلگا تا چ ڕادەیەک بە کەڵک و تەنانەت پێویستن. دیارە بۆ هەر سەردەمێکی جیاواز لە مێژوو وڵامێکی جیاواز ڕەچاو کراوە. بێگومان سەردەمێکی وا بووە کە ئێرستۆکراسی ناوچەیی تۆخمێکی خۆسەپێن و زەرور بوو لە ناو کۆمەلگادا. بەڵام ئەمە دەگەڕێتەوە بۆ ڕابردوویەکی زۆر دوور. پاشان سەردەمێک هاتە ئاراوە کە چینێکی ناونجی سەرمایه‌دار یان بە واتای فەڕەنسیەکان بورژوازی بە هەمان ڕادەوەک پێویستێکی حاشا هەڵنەگر هاتە ئاراوە و دەستی دایە دژایەتی لەگەڵ ئێرستۆکراسی ناوچەیی. هێزە سیاسیەکەی تێکشکاندوو لە کاتی خۆیدا بوو بە هێزی دەسەڵاتداری ئابووری و سیاسی. بەڵام لە کاتی دروستبوونی چینە کۆمەڵایەتیەکانەوە هەرگیز ڕووی نەداوە کە کۆمەلگا بەبێ چینی کرێکار توانی بێتی و پێویستی بە چینی کرێکار نەبوو بێ. ناوکە پلەپایەی کۆمەڵایەتی ئەم چینە گۆڕاوە. پاڵە شوێنی کۆیلەی گرتەوە و پاشان شوێنی خۆیان بەخشی بە کرێکارە ئازادەکان. ئازاد بە واتای ئازاد لە کۆیلایەتی، بەڵام لە هەمان کادا ئازاد لە هەبوونی هیچ چەشنە ماڵ و سامانێک جگە لە هێزی کاری خۆیان. ڕوونەکە سەرەڕای هەر چەشنە ئاڵوگۆڕێک لە چینە سەروەکانەوە و نابەرهەمهێنەرانی کۆمەلگا ڕووی دەدا کۆمەلگانەی دەتوانی بەبێ هەبوونی چینێکی بەرهەمهێنەر درێژە بە ژیانی خۆی بدات. کەوابوو لە هەر بارودۆخێکدا هەبوونی ئەم چینە پێویستە. هەرچەندە سەردەمێک دێتە پێشەوە کە ئیتر ئەم چینانە نابن، ئەویش ئەو سەردەمەیە کە هەموو کۆمەلگا دەگرێتەوە. پرسیارێک لێرەدا هەیە، لە ئێستادا چ پێویستیەک بە هەبوونی ئەم سێ چینە هەیە؟ سەبارەت بە ئێرستۆکراسی خاوەنزەوی لانیکەم دەتوانرێت بۆترێکە لەباری ئابووریەوە هەبوونیان لە ئینگڵاند بێکەڵکە. لەو کاتەشدا لە ئیرلەند و سکاتلەندیش ئەوان بوونەژان و بێزاری بەهۆی ڕەوەندیان بۆ کەمکردنەوەی ژمارەی دانیشتووان. دەرکردنی خەڵک بۆ ئەو بەری زەریا یان بەرەو برسیکردنیان لە جیاتی خەڵک پڕکردنەوەیان بە مەڕ و ئاسک ئەو هەموو چاکە و لێهاتوویەک بوو کە خاوەنداریە ئیرلەندی و ئسکاتلەندیەکانیش شانازیان پێوە دەکرد. لێگەڕی کێبەرکێ لەسەر خۆراکی گیایی و ئاژەڵی ئەمریکایی کەمێک پێشکەوت. ئەو کات ئێرستۆکراسی خاوەنزەوی ئینگڵی هەمان کار دەکەن. دانیکەم ئەوانەی کە توانای کڕینی ئەمان هەیە بە پشتبەستن بە خاوەندارێتی گەورەی نێوشار. بە کورتی بەم زوانە کێبەرکێ ئەمریکیەکان لە بواری ماکی خۆراکیدا ئێمە ئازاد دەکات و ڕزگاریەکی باشە، چونکە لە ئێستادا کارکردی سیاسی ئەم چینە ناو هەردوو خانەداندا و خەڵکی یاساییدا بە تەواوی بێزارکەرێکی گشتیە و هەمووانی بێزار کردووە. بەڵام ئەی چینی ناوەڕاستی سەرمایه‌داری
ئەو چینە ڕۆشنبیر و لیبراڵەی کە ئەمپەراتوریەتی داگیرکەری بریتانیای پێکهێنا و بریتانیای ئازادی دامەزراند؟ ئەو چینەی کە لە ساڵی 1930 ڕفۆرمی لە پارلەماندا کرد، یاسای دانەوێڵەی لابرد، بەردەوام باجی کەم دەکردەوە، چینێکە مانیفاکتۆرەکەی دامەزراند و هەتا ئێستاش مانیفاکتۆرەکەی گەورە و زۆرترین بازرگانی دەریا دەبات بڕێوە و سیستمی ڕێگەی ئاسنی ئینگڵاند بەردەوام پەرە پێدەدات. بە دڵنیایی چینێکی واها ئەوەی کە ڕاستەوخۆ ئاراستەی پێشکەوتن و بۆ پێشکەوتنیەکی تر دەبن لانی کەم هێندەی چینی کرێکار زەرورە. بەڕاشکاوی ئەو کارە ئابوووریەی کە چینی نێونجی خاوەن سرمایە کردوێتی ئەوە بووکە پێک هاتەی نوێ سەبارەت بە پیشەسازی ماشینی هەڵم و کەرەستەی پەیوەندی هەڵمدا بهێنێت و هەر چەشنە بەرگری ڕامیریا و ئابووری کە بیهەوێت گەشە سندنی پێک هاتەکە سوکاتەوەیان بیوەستێنێت لە نێو بات تا ئەو کاتێک کە چینی نێونجی خاوەن سرمایە ئەم کەڵکەی هەبێ. بەپێی بارودۆخی ئەو سەردەمە چینێکی پێویست بوو، بەڵام ئایا ئێستاش وهەیە؟ ئایا ئێستاش ئەو کارە پێویستە، ینی بەڕێوەبردننی گەشەپێدانی کۆمەلگا بۆ قازانجی گشتی کۆمەلگا بە ئەنجام دەگەێنێت؟ با ببینین. لا کەرەستەکانی پەیوەندی گرتنەوە دەست پێ دەکەین. لێرەدا تەلەگراف دەبینین کە لەژێر دەسەڵاتی دەوڵەتدایە، ڕێگای ئاسن و بەشێکی گەورە لە کەشتیە هەڵمەکانی ئۆقیانوس پێ و لا خاوەنددارێتی ئەو سەرمایهدارانەدا نییە کە بەڕێوەبەری نووسنگەی خۆیانن، بەڵکو لە ژێر چاوەدێری ئەو دامەزراوە بازرگانی هاوبەشانەدان کە بەڕێوەبردنیان بەدەست کاریگەڕانی موچە خۆرەوە، واتە ئەو خزمەتکارانەی کە لە بواری شوێنەوە وەکو کرێکارانی باڵادەستن کە موچەی باشتر وەردەگرن و بەرپرسان و هاوبەشان ئەم دوولایەنە زۆر باش دەزانن کە لانی کەم تا کەمتر لە بەڕێوەبردننی نووسنگەدا بەشداری هەبێت و لایەنی دوو هەمیش لە بواری چاوەدێریدا کەمتر بەشداری کات. بۆ نووسنگەکەش باشتر دەبێت. تەنیا دەسەڵاتێک کە بۆ خاوەنە سەرمایهدارەکانی ئەم ڕێکخراوە نەماوەتەوە چاوەدێریەکی سەرسەرکی و ڕەواڵەتیە. بەم شێوەیە دەبینین کە تەنیا ئەرکێک کە بۆ خاوەنە سەرمایهدارەکانی ئەم ڕێکخراوە گەورانە ماوەتەوە ئەوەیەکە 6 مانگ جارێک بەڵگەی قازانجی بەشداریەکان نەختکەنەوە. لێرەدا ڕۆڵی کۆمەلگای سەرمایهدار چۆتە ئەستۆی کارگێڕی موچەخۆرەوە، هەروەها دەبێتە خاوەن قازانجی ئەو کارانەی کە ئەنجامی نەداوە. بەڵام بۆ ئەو سەرمایهدارەی کە زۆری کاری نووسنگەی باسکراو بووە و بووە بەهۆی خانەنشینکردنیەوە، ئاوە کارێکی دیکە دەمێنێتەوە کە سندن و کڕینی بەشە لە بورسدا. سەرمایهدارە خانەنشینکراوەکە یان لە ڕاستیدا ئەو کەسەی کە فەلسەفەی بوونی خۆی لەدەستاوە بەهۆی بێکاریەوە دەچن بۆ ئەم پرسگە زێڕینە و تا هێزیان تێدا هەیە قومار دەکەن. ئەوان بەو نیازە پێشتر بیر لێکراوەوە بۆ بورسدەڕۆن کە پارە بەدەست بێنن، پارەیە کە پێشتر وایان دەنوان کە بە کارەکەیان دەری دێنن، هەرچەنە ئەوان لەو بڕوادان کە سەرچاوەی هەموو سامانێک کار و پاشکەوتکردنە. ڕەنگە سەرچاوەکەی ئەو بێت، بەڵام بەڕاشکاوی ئاکامی ئەمە نابێت. بەستنی قومارخانە چکۆلەکان کارێکی فێڵبازانەیە لە کاتێکدا کە کۆمەلگای سەرمایهداری ئێمە بەبێ هەبوونی قومارخانەیەکی گەورە لە نێوەڕاستی ئەم کۆمەلگایە کە تێیدا بە ملیۆنان پارە دەبڕێتەوە و دەدورێت کاری بەرەو پێش ناچێت. لێرەدا هەبوونی سەرمایهدارێکی خانەنشینی خاوەن بەش نەگە بێسوود، بەڵکو ئازاردەرێکی ڕاستەقینەیە. ئەوەی ئێستا سەبارەت بە کەشتیە هەڵمەکان لە ئارادایە، هەموو ڕۆژێک زیاتر لە ڕۆژانی تر سەبارەت بە هەموو ڕێکخراوە پیشەسازی و بازرگانیەکانەوە دێتە ئاراوە. سەر ئاوخستن بە واتای گۆڕینی بنکە تایبەتە گەورەکان بۆ بازرگانیە هاوبەشەکانی خاوەن بەرپرسیارێکی سنووردار پتر لە 10 ساڵەکە لە فەرماننامەی چینی سەرمایهداردایە. لە هەمارگە گەورەکانی بنکەی بازرگانی شاری مانچسترەوە تا کارخانەی پۆڵا و کانزای کۆمڕ و وێلز و باکووری ئەنگلترا و کارخانەکانی لانکشایر هەمووی لەسەر ئاوخستندا بووە یا ئێستا هەن. لە سەرانسەری ئۆلداهام بە دەگمەن کارخانەیەکی ڕستن لە دەسەڵاتی کەسانی تایبەتدا ماوەتەوە. نەخێر، تەنانەت وردەفرۆشەکان زیاتر لە جاران لەگەڵ فروشگە هاوبەشەکان شوێنی خۆیان دەگۆڕنەوە کە ئەم فروشگانە ژمارەیەکی هەر زۆریان تەنها بە نێو هاوبەشین. لا دەرفەتێکی دیکەدا لەسەر ئەم بابەتە زیاتر دەدوین.
بەم شێوەیە دەبینین کە گەشەی بەرهەمهێنان لە پێکهاتەی سرمایهداریدا دەبێتە هۆی ئەوەی کە خاوەن سرمایە فەلسفەی دەرونی خۆی لە کیس بدات، هەروەک دەستگای ڕێستنی هەڵم کە هاوکات لەگەڵ هاتنیدا فەلسفەی دەرونی ئەو کەسەی بە دەستگای ڕستنی دەستی ئیشی دەکردی لەناوبرد. بەو جیاوازیەوە کە چیناری دەستی سزادرا بەوەی کە بە بێدەنگی و لە سەرخۆ لە برسیدا بمرێت و سەرمایهداری بێ فەلسفەی دەرونی سزاکەی بوو بە مەرگی لە سەرخۆ و بێدەنگ بە فرەخۆری. ئەم دوو کەسە بەگشتی یەک خاڵی هاوبەشیان هەیە، ئەویش ئەوەیە کە هیچیان نازانن لەگەڵ دەرونیاندا چی بکەن. پس ئاکام ئەمە دەبێت گەشەی ئابووری کۆمەلگاکەی ئێمە زیاتر لەوەی کە هۆگری کۆبوونەوە لەسەر بەرهەمهێنان بێت، هۆگری کۆمەلگایەکی کردنی پتل لە پێشووی بەرهەمهێنان لەو بەشە گەورانەیدایە کە کەسی سرمایهدار ناتوانێت بەڕێوەبەرایەتیەکەی لە ئەستۆگرێت. هەموو ئەو وتە بێبنەمایی سرمایهدار سەبارەت بە چاودێری خاوەنکار واتە سرمایهدار و ئەو سەیر و سەمەرانەی دەیخڵقێنێت دەوترێت ئەوەندەی کە بنکەیەک تا ڕادەیەکی تایبەت گەشە دەکات هەمووی بێبایەخ دەبێت. بێنە بەرچاوتان کە چاودێری خاوەنکاری ڕێگەی ئاسنی لەندەن ڕێگەی ئاسنی باکووری خۆراوە، بەڵام ئەوەی خاوەنکار ناتوانن ئەنجامی بدات کرێکار و خزمەتکاری موچەگەر دەتوانێت و پێرۆسمەندانەش ئەنجامی بدات. بەم شێوەیە ئەدی خاوەنکار ناتوانێت خۆ هەڵبدات کە قازانج لە موچەی چاودێریدایە، چونکە ئەدی هیچ چاودێریەک ناکات. کاتێک کە پارێزرانی سەرمایە بیان هەوێت ئەو دێڕە بێواتایە کە لە گوێمان بخنن ئەم خاڵەمانەوە بیربێنێتەوە. ئێمە لە ژمارەی حوتی ڕابردووی هەڵمانداوەکە دەری بخێنچینی سەرمایهدار لە ئەستۆی بەڕێوەبردننی سیستمی گەورەی بەرهەمهێنانی ئەم وڵاتە نایەت. هەڵمانداوە نیشانی بدەین کە ئەم چینە هێندە بەرهەمهێنانی گەشەی پێداوەکە لەلایەکەوە بە شێوەی ماوەی بازاڕی لە داهاتەکان پڕ کردووە و لەلایەکی دیکەوە زیاتر لە جاران لە پاراستنی داهات لە ئاستی ململانەی دەرەکی بتوانایە، کەواتە تێدەگەین کە ئێمە نەک دەتوانین پیشەسازی مەزنی وڵات بەبێ دەستێوەردانی چینە سرمایهدار بە باشی بەڕێوەبەرین، بەڵکو و دەستێوەردانیشان ئازاردەر دەبێت. بەڵێ گوێگرانی خۆشەویست، ئەوەی کە لە بەرنامەی هەفتەی زانست و خەباتدا پێشکەشتان کرا بابەتێک بوو دەنووسینی فێردرێک ئەنگلز لەژێر ناوی چینە کۆمەڵایەتیەکان پێویست و ناپێویست کە گروپی وەرگێڕانی ڕۆژهەڵات وەرگێڕانەکان لە ئەستۆگرت بوو و لە سایتی ناوەندی کۆمۆن وەرگیرا بوو. هیوادارین کە جێگەی سوود و ڕەزامەندی ئێوەی خۆشەویستیش بوو بێت و کەڵکی پێویستیشتان لێ وەرگرت بێت. تا بەرنامەیەکی تر و هەفتەیەکی تر هەر شاد و بەختەوەر بن و ماڵەوە.